بەڵێ ئاری سلااو لە تۆ بێت سلااو لە بینەرانی خۆشەویستمان بێت لە هەرجێگەیەکە و بینەرمانن سلااوێکی گەرمتان لەبێت و بەیانیتان باش بێت هیوادارین هەمولایەکتان زۆر باش و تەندروست باش بن خۆشبەختانە بۆ ئەم ساڵیش چوارەمین دیداری کۆڕبەندی تەندروستی پزیشکانی ددان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت هەڵبەت ئەم دیدارە تایبەتەش بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەڕێوە دەچێت بۆ ماوەی 2 ڕۆژ دیارە خۆشبەختانە ئەم دیدارە تایبەت بە تەندروستی ددان لەسەر ئاستی نێودەوڵەتی پزیشکانی پسپۆر تێدا بەشداریان کردو قسە و باسی زیاتر لەسەر مەبەست و ئامانج و تەواوی ئەو پزیشکە پسپۆراناکەین بابزانین زیاتر ئەو بابەتە زانستیانە یاخود ئەو توێژینەوە زانستیانی کە تایبەت بە پزیشکی ددان ئەیخەنە ڕوو زیاتر چی لە خۆگرێت خۆشحاڵیەوە لەم بەشەی بەرنامە دکتۆر هەورامان نەسرەدین کابڕێزیان سەرۆکی دیدار و لە هەمان کاتە ئەندامی دەستی باڵای پزیشکانی ددان هەندێک زانیاری گرنگ لەسەر ئەم بابەتە ئاخاتەڕۆ کاک دکتۆر بەخێراتێ سلااو لەوێت ئەم کاتت باش بێت هەربا لەوە دەست پێ بکەین بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بۆ ئەم ساڵیش چوارەمین کۆڕبەند و دیداری تەندروستی بەڕێوە دەچێت پێمان بڵێ با سەرەتا لەوە دەست پێ بکەین نێودەوڵەتیە پزیشکانی پسپۆر کی و کێتەیە بەشداریان کرد زیاتر لە 5 پزیشکی بیانی بەشداریان کردووە و هەنێ تقریبان 8 پزیشک لە بەغدا بەسڕا ئەوانە هەولێر و دۆک و سلێمانیش هەموو پزیشکانی ئەوانش وەکو بەشداربوون وەکو قسەکەر تایەتی بۆیە بە کۆی هەموو 32 پزیشک لێرە سیمیناریانەیە سیمیناری زانستی تازەیانەیە لێرە و 16 وەرکشۆپمانەیە کە بە شێوەیەکی عەمەلی شتی تازە پێشکەشەکرێت. کاک دکتۆر تا چەندە جێگەی دڵخۆشیە بۆ ئێوە یاخودۆکو هەرێمی کوردستان پزیشکانی پسپۆڕانی خۆمان لەگەڵ لەسەر ئاستی نێودەوڵەتی لینکێکی باشیان هەیە یاخود هەم پزیشکانی ئێمەش بچنە وڵاتانی دەرە و لەم دیدارە تەندروستیا بەشداری بکەن تا چەندە جێگەی دڵخۆشیە وەڵاهی ئەمە چوارەمین دیدارە ئێمە یەکەین چوارەمین دیدارە زۆربەی پزیشکەکانی دەرەوە و پزیشکی زۆر بەپەیوەستا یەکێکە لەو سیمینارانەی کە زیاتر لە 1000 پزیشک ڕەجستەریان کردووە هەتا دوێنێ بۆیە جێگەی دڵخۆشی و هیوادارین هەموو پزیشکان ئیستفادە لەو سیمینارات و شتانە بکەن. بۆ ئەم ساڵ نوێترین زانیاریەکان توێژینەوە زانستیەکان چی و چییە؟ زیاتر لە 32 محازەڕە کە هەنێکیان شتی زۆر نوێیە و زیاتر لە 16 وەرکشۆپی نوێ پێشکەشەکرێت لە هۆڵ 32 دانە لەم هۆڵەیە 16 وەرکشۆپ فری بێ بەرامبەر لە هۆڵەکانی تر پێشکەشەکرێ بۆ پزیشکان. ئەمان جوو مەبەستی ئەم دیدارە زانستیانە کە بە هەماهەنگی پزیشکانی پسپۆر ئەنجامەدرێت خۆی لە چیە ئەبینێتەوە کاک دکتۆر؟ وەڵاهی ئەمە ئەوە دەرەخا کە پزیشکانی دیان حەزەکەن شتی تازە فێر بن بواری زانستیان پێش بخەن بۆیە زۆربەی و پزیشکانە ئێستا ئێمە 5 پزیشکمان لە دەروی وڵاتەوە لەگەڵایە کە وەرکشۆپ و سیمینار تەقدیمەکەن لێرە کە دڵخۆشیە بۆ شاری سلێمانی. کۆتا قسەی بەڕێستان بۆ ئەم دیدارە تەندروستێ جان کۆتا قسەی بەڕێستان بۆ ئەم دیدارە تەندروست دارم هەموو پزیشکانی دان ئیسفادەیەک لەم دیدارە بکەن. دەستخۆش. سپاس بۆ دکتۆر هەورامان نەسرەدین کابڕێزیان ئەندامی دەستی باڵای پزیشکانی ددان و سەرۆکی چوارەمین دیداری کۆڕبەندی تەندروستی پزیشکانی ددان. جا ئێستا پێم خۆشەیەکێک لەو قسەکەرانە وەربگرین لێرە کە هەم پزیشکی پسپۆرە و لە هەمان کاتە بابزانی ئەو بابەتە تەندروستیانە یاخود نوێترین زانیاریەکان چییە لە بابەتی پزیشکی تەندروستی تایبەت بە ددان دەیخاتە ڕوو زیاتر خۆی لە چی ئابێنێتەوە. دکتۆر ئاکۆ عومەر کابڕێزیان قسەکەرن کاک دکتۆریش ئەگەر بێتە لای ئێمە بە خۆشحاڵیەوە هەندێک بابەتی تەندروستی و گرنگمان بۆ خاتەڕۆ. کاک دکتۆر بەخێر بێ سڵاو لەوێت باشی ئەفۆم کە کەمێکی دەستخۆش ببوورە زۆر سەرقاڵیشی بەڵام پەیوەست بوو بەوەی کە ئێمەش بتوانین هەندێک بابەتمان بۆ بخەیتە ڕوو وەکو قسەکەرێک لەم چوارەمین دیداری کۆڕبەندی تەندروستیە ئەو بابەتانە چیە کە ئیخەنە ڕوو؟ لەم کۆڕبەندەیە کە ئەمەت بۆ چوارەمین جارە لە سلێمانیەکرێ ئەم جارە نەختێک گەورەترە لە جارەکانی تر 32 قسەکەری تیا 5 قسەکەرانە لە ئینتەرناشناڵن لە دەرەوەی وڵاتەوە هاتووە یعنی لە سیمینارەکانە
تازەترین ئەپدەیت لە بواری پزیشکی دیدانە ئەخینە ڕوو. ئەپدەیتانە چییە کە زیاتری خەنە؟ بە نمونە بەشێکمانەیە کە پێڵێن دیجیتال دەنسری شتەکان بە دیجیتالکردنە یاخود بە کۆمپیوتەرکردنە زۆربەی سیمینارەکان زۆربەی ئەو شتە تازانەی کە لە پزیشکی دیدانە داهێنراوە لە بواری دیجیتاڵە داهێنراوە و زۆربەی سیمینارەکان و وەرکشۆپەکان سەبارەت بە بەشی دیجیتاڵێ لە پزیشکی دیدانە هەموو ئەم شتە تازانە و بیریش نەچێت 21 کۆمپانیا لێرە سپۆنسەرن هەمویان باشترین براندەکانی دنیایان هێناوە تازەترین براندەکانی دنیایان هێناوە کە لەم کۆنفرانسەیە لەم دیدارەیە بیخەنە ڕوو. کاک دکتۆر لێرە پرسیارێک دروست ئەبێت کوردستان لە ئێستا لە چه ئاستێکی وڵاتانی گیانایە لە بواری پزیشکی ددان تا چەندە جێگەی دڵخۆشی ئەم کۆربەندە تەندروستیانە هەنگاوی نی و زانیاری زیاترمان پێ بەخشێ لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بە دڵنیایی ئەوە هێنانی ئەم جۆرە ئاکتیڤیتیانە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە و ئەگەر ڕای خۆمان بڵێن لەسەر ئاستی پزیشکانی دیدان لە هەرێمی کوردستان لە هیچی کەم نییە لە هەموو وڵاتە پێشکەوتووەکان یعنی لە ڕووی دابینکردنی مەوادەوە لە ڕووی توانای دەستی دکتۆرەکانەوە لە ڕووی توانای وانە بێژەکانەوە کە ئێمە وانە بێژمان هەیە ئینتەرناشنەڵە کە لە هەرێمی کوردستان و ئەڕواتە دەرەوە لەوێ خەڵک فێرەکە و باشترین ڕێگاکانی چارەسەرکردنی هەیە لە ناو هەرێمی کوردستان ئایکە خەڵکێکی زۆر کە لە دەروی وڵاتە ژین ئەگەڕێنەوە لێرە دەمودانیان چاکەن کە ئەمەش نیشانەی پێشکەوتنی ئەم بوارەیە لە هەرێمی کوردستانە. پزیشکانی پسپۆر لەسەر ئاستی نێودەوڵەتی قسەی ئەوان چییە بۆ هەرێمی کوردستان تایبەت بە پزیشکی ددان؟ من بۆ خۆم زۆربیان ئەناسم بە تایبەتی ئەوانی کە دێنە هەرێمی کوردستان هەمویان زۆر دڵخۆشن هەمویان کەیان ئەڵێت ئەو تەوەقوعمان نەبووە بەڕاستی زۆر خۆشتر بۆ لەوەی کە تەوەقوعمان کردووە خەڵکەکە لە ڕووی زانستیەوە ئاستیان زۆر لە زۆربەی وڵاتانی تر بەرزترە یعنی هەمویان جۆرە شۆکمونێ شۆکە بن. تا چەندە هەوڵێن پزیشکانی خۆشمان پێشتر لە دکتۆر هەورامانیش پرسیم ئەو پرسیارە بچنە وڵاتانی دەرەوە زیاتر وەرکشۆپ و سیمینار و کۆنفرانسەکان بەشداری بکەن تایە وەکو لینکێک لەگەڵ پزیشکانی وڵاتانی دەرەوە؟ بەڵێ طبعاً ساڵانە پزیشکی زۆر ئەڕۆنە دەرەوە بۆ وەرگرتنی کۆرسات ئێستا من خۆم وەکو بەڕێوەبەری کۆمپانیای ڤارسا ساڵانە چەند گروپێک خەڵک ئەبینە دەرەوە بۆ ئەوەی لەوێ بڕۆنە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان بڕۆن پێشکەوتنەکان ببینن کۆرس ببینن بگەڕێنەوە لێرە بەکاری بێنن لە ناو کلینیکەکانیان ئەو هەر ئێمەش نین زۆربەی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان ئەمە ئەکەن سندیکای پزیشکانیدان ڕۆڵێکی باشی هەیە خەڵکی بردووە بۆ ئەمریکا خەڵکی بردەوە بۆ ئیتالیا بۆ فێربوون و وەرگرتنی کۆرس ئەمەش ڕۆڵێکی گەورەی هەیە لە بەرەو پێشبردننی بوارەکەیە. کۆتا پرسیارەکەم ئەنجامدانیم کۆربەندانە کێ و کێتیای بەشداریەکەن ئەو میوانانی کە ئێستا لە پشتی بەڕێستەوە دانیشتون خوێنکارانی پزیشکانی پسپۆری ددانی تایە بۆ ئەوەی زانیاری زیاتر وەرگرن هەم میوانانی دیکە لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە پەیامە چییە بۆ ئەوەی بێن لەم کۆربەندەیە بەشدار بن؟ بەڵێ ئەوەی کە بەشدار بووە وەکوتمان 32وانە بێژی تیا 16 وەرکشۆپی تیا ئەکرێ 21 کۆمپانیاش سپۆنسەرن سندیکای پزیشکانی دیدان بەڕێوەی ئەبە سەروی 1000 دکتۆر باشە ناوی ڕیکۆرد کردووە بۆ بەشداریکردن لەم کۆنفرانسە خوێنکاری تایە و پزیشکی دیدانی تایە واروەها پسپۆڕیشی تایە زۆربەی بەشداربووەکان کە لە دەرەوەی سلێمانی و هاتوون هەمویان پسپۆڕن هەمویان کەسی بەتوانان و من زۆر تەشجیعی کردنەوەی ئەم نەوع دیدارانە ئەەکەم و ئەتوانم بڵێم ساڵانەش کراوە لە سلێمانی پێمان خۆشە زیاتریش بکرێ چکە تەنیا لەم ڕێگەیەوە توانین پێش بکەین. چی تێ بۆ دەستگای میدیای کورسات و کۆی کە سپۆنسەری ئەم دیدارە تەندروستێک؟ زۆر سوپاسدانەکەم ئەرکتان کێشاوە و هیوادارم بە بەردەوامی هەردوو ڕۆژەکە لەگەڵمان بن بەڕاستی زۆر گرنگە کە خەڵکی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستانیش ئەم جۆرە ئاکتیڤیتیانە ببینێ زۆر سوپاسدانەکەی سەلامەتی. زۆر سپاس بفەرمە. زۆر سپاس بۆ دکتۆر ئاکۆ ئەمەریش کابڕێزان قسەکردن لە چوارەمین دیداری کۆربەندی تەندروستی پزیشکانی ددان سپاس بۆ هەردوو میوانەکەمان لەم بەشەی بەرنامە هیوادارین ئەم جۆرە دیدارە تەندروستیانە گرنگی زیاتری پێ بدرێت تاوەکو ئێمە شوکو هەرێمی کوردستان هیچمان بێبەش نییە لە وڵاتانی دەرەوە بتوانین زیاتر نوێترین زانیاریەکان و توێژینەوە زانستیەکان لە بواری پزیشکی ددان زیاتر بخەینەڕوو بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات چوارەمین کۆربەندی دیداری تەندروستی پزیشکانی ددان لە شاری سلێمانی لە هۆتێل گراند میلێنیۆم بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامی هەیە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارم ئاری.